بوونی بەهرە لە هەر کەسێک لە هەر بوارێکدا بێ دەبێ خوڵقێنەری ئەو بەهرێ لەو بەشەرەدا هەبێت. زۆر سپاس گەلێک مەمنۆ سپاسانەکەم. دیارە وەکو ئەم زانین کو هاتنەتەش بوار تیوی تو میوانی پرۆگرامێ تاڤەهەیوی. بەڵێ تاڤەهەیوی میوانی ئەو پرۆگرام ئەمڕۆ خۆشحاڵم کە لە شاری دهۆکی خۆشەویستم و هیوادارم توای پرۆگرامێکی باش بکەین سوودمەند بێ بۆ هەموو لایەک. زۆر باشە. عەزیزی ساڵا 2022ە. بەڵێ. ئەم چاوەڕێ چ تشتێکی نی و چ ستێرێنی ژە هەلکەو زاهری. لە 2021 کۆمەڵە ئەستێرەی تازەمان دروست کرد لە دوای پرۆگرامی کوردستان ستار لەوانەش ئێستا هەندێکیان کە لە دۆکدا دەنیشن لەوانە عەدنان تەیموور یەکێکە لە گەنجە سەرکەوتووەکان و بەشیر و هاوکار و ئیدری ساڵح و ئەوانە کۆمەڵی هونەرمەندی دیکە ئیلایدا کە زۆرن ڕاستی لە ساڵی 2022 بێگومان کۆمەڵی پلان و کاری تایبەتیمان هەیە خەرێکی ئامادەکردنی کارەکانین بۆ مانگی داهاتوو بۆ ڤالەنتاین دیسا مانگی ڕەمەزان دێت مانگی ڕەمەزانی پیرۆز کۆمەڵی بەرهەممان ئامادە کردووە تایبەتن بە مانگی ڕەمەزان و بە بەردەوامی کارەکانمان دەبێت. ڕۆستان کە زۆر مەسەلەن گەلێک جۆرە دەبینی هونەرمەندت نی لە دەفتەر دەست پێتکەن وەکو پەیڤ و ئەوەست و دەدەیەوە. وەکو تامۆژە پێدای ژ دهۆکی وەکو کوڕە ئەلیدای ژ باکوورە وەکو کچ لە دەڤەرە بەهدینان تۆنکەتەنە دیچینە یۆن ئەو دیفچوون نەکیرە و توژی کار بکەیت گەلوانە. ڕاستی پرسیارێکی جوانە دەنگێکی زۆرم بۆ دێت لە بادینانی خۆشەویست لە زاخۆی دەلال و شاری هونەرمەندی گەورە کاک عەبدولقەهار زاخۆی سڵاوڕێزی بۆ دەنێرم هەروەها لە دهۆکی خۆشەویست دەنگی هونەرمەندی کوڕ زۆر بۆم دێت هەندێکم هەڵبژاردۆ کە کاری لەگەڵکەم بەستا ئێستا بە دوای ئەو سوپەرستارە دەگەڕێم یعنی ببێتە ئەستەرەیەکی درەوشاو کە بتوانین شانبەشانی هونەرمەندەکانی کە ئەستێرەیەکی واقعی بێ. پێم خۆش نییە ئەگەر هونەرمەندێک لە دهۆک دروست بکەم یا لە زاخۆ دەنگەکە نیو بە نیو بێ نە ئەبێ تەمسیلی ئەرشیفی هونەرمەندانی گەورەی پێش ئێستا بکە کە ئەم ناوچەیە دەوڵەمەندە بە هونەرمەندی وەکو مامۆستا تەحسین تەها کاک ئەردەوان کاکە ئازاخۆیی یعنی خەڵکێکی زۆر لەوانە کە هونەرمەندی گەورن بەڕاستی و کە ئێستاش بەڕاستی هونەرمەندی وەکو مامۆستا عەبدولقەهار زاخۆیی کاک کاروان کامل کاکە باڵ کاک نوژدار زۆری لێیە بەڵام پێم خۆشە دەنگێکی ئێجگار باش بێت کە بتوانێت دهۆک یا زاخۆ شانازی پێ بکەێت. سێرچاتە بەهدینان گەلەکە باش نینە یانژی تەنەدیتینە. نانم زۆر بۆم هاتووە بەڵام تا ئێستا ئەو دەنگە باشە دەسم نەکەوتووە کە 100% دەنگێک بێ بتوانێت تەمسیلی بادینانی پێ بکەی سەرچی من زۆر باشە دڵنیابە زۆر بەهێزە. ئەستران بێژێت کوڕ دەفتەرکیل بادینان گەلەک باشە تو شێ ناویژی بینی. گەلێک باشە من عشقی دەنگی هونەرمەندی گەورە کاک عەبدولقەهار زاخۆیم نەک لە بادینان پێم وایە لە مێژووی کورد یەکێکە لە گەورەترین ئەستێرەکانی مێژووی کورد نەکیانی لەم ساڵانەی تازە بە مێژووی کورد کەم وەکو عەبدولقەهار زاخۆی دێتەوانێ. ئەگە بژنێتە عەبدولقەهار تو دێ ناوێکی دێت تو چ ناو دەدەی عەبدولقەهار زاخۆی؟ من لە سترانێکی کە دروستم کرد دەڵێم سۆزی بادینان و سۆزی هەموو هونەری کورد. بەڵێ طبعاً کاروان کامل هونەرمەندی خۆشەویست ئەویش دەنگیم زۆر پێخۆشە هەڤاڵ ئیبراهیم ئەو هونەرمەندانە زۆر و لە ئێستاشدا عەدنان تەیموورێکێکە لە دەنگە باشەکان کە من یعنی گەرنتیم هەیە بۆ ئەوەی کە دەتوانێت لە ئایندە هونەرمەندێکی زۆر باش. کە تەزانین کو تو هاتیە هەڵبژارتن کو بوددانانە ئەوازە سرود و عێراقی ئەو پرۆژەیە چ لێ هات؟ بەڵێ من طبعاً لە پێشبڕکێکی ئێجگار گەورەدایە لە عێراق من و هونەرمەند کازم ساهر و کەسێکی کێیە کە هەڵبژێراین بۆ دروستکردنی سرودی میلی عێراق تا ئێستا زۆرترین دەنگەکان لەسەر ئەوەی منە خۆشبەختانە وەکو ئاواز پەسەند کراوە ماوەتەوە تەنفیزیەن لەلایەن پەرلەمان بوجەی سرودەکە بدرێ بە من بچمە وڵاتی قاهیرە بێگومان هەندێک هونەرمەندی کوردیشدا تێدا بەشدار دەبێت لەو بەرهەمە. ئەس دێ ناوێکی بێژمەدە چەندیە پیرۆزە لە دەفتە فەیرۆز. ئەو فەیروز گەلێک خۆشەویستە من کچی من بە ناوی فەیروزە لەبەرەوەی شانازی دەکەم ڕۆژێک ڕۆژان لەگەڵ فەیروز کارم کردووە هونەرمەندێکی گەلێک مەزنە لە لای من و وەکو ئاسی شەخسیش دەیناسم و کارمان پێکەوە کردووە بۆیە کچەکەشم بە ناوی بەڵێ بێگومان
من لەگەڵ یەک دوو هونەرمەندی زۆر گەورە کە ئجگار خۆشەویستن لای من نەجات سەغیرە لەگەڵ سوعاد حوسنی فەیروس ئەمانە کچی هونەرمەند میران بە ناوی سەندەرەلا لە قەبی سەندەرەلاوە کردووە لەبەر ئەوە ینی تایبەتمەندێکی ئەجگار گەورە هەیە gelek cara ji helka di sosyal dat hata gotin helka zahir yê bê hevjîne û nokê xwedankê çavekî çavî Feyrûz e. من دوو کچم هەیە یەکیان ناوی فەیروزە یەکیان ناوی فاتنە بەڵام حەزم نەکردو ژیانی شخصی خۆم قەت من لە ناو سوسیال مێدیا باس بکەم تایبەتە بە ژیانی خۆمەوە هونەرەکەی من قابلە بە باسکردن و بەو شتانە ڕۆژانش لە ناو سوسیال مێدیا قسەمان پێدەوترێ گردنیان ئازاد لێ گرنگترین و پیرۆزترین جه لە هەلکەوت زاهری و بۆ خۆشی کیرەیە مەدینە و مەکە وڵاتی سعودیا لەلای من خۆشترین جێگای هەموو دنیاە بچی دڵم لەوێ زۆر ئاسوودە دەبێ زۆر پێم خۆشە بێگومان کوردستان زۆر عزیزە زۆر خۆشەویستە وڵاتی دایک حساب ناکرێ وڵاتی دایک کوردستان هەمیشە بۆ ژیانی هەمیشەیی بۆ من پیرۆسترین و خۆشترین جێگایە بەڵام لە خارجی کوردستان من حەز لە شاری مەدینە و مەکە دەکەم زۆر پیرۆزە ساڵانە من دەچم عەمرە دەکەم من مرۆڤێکی سیارە منە بۆ ئەمرا و حاج تشاوێری کارێن هونەری من بۆ ئەمرە و حەج چوومەتە ئەوێ و بۆ کاری هونەری چوو کاتێککە سرودی ئاینی لەسەر ئیمامی عەلی دروست کرد لەوێ لە حرەمی مەکە تەسویرمان کرد توانیم ئیجازە وەرگرم کە تەسویر بکەم و بێجگە لەوەش حەز لە وڵاتی قاهیرە زۆر دەکەم لەوێ دەرگایەکی کردنەوەی سەرکەوتنەکانم لەوێ بوو بەڕاستی قەت لە بیری ناکەم